لەگەڵ بڕینی بەشە بودجێ هەرێمی کوردستان لەلایەن بەغدادەوە کێشەکانی نێوان هەرێم و ناوەند قوڵتر بوونەوە. بۆ چارەسەرکردنی کێشەکانی ژێرچێتی نیشتیمانی کوردستان جیا لەوەی کە بەشدار بووە لە وەفدا حکومیەکان بۆ بەغداد لە ئاستی باڵا وەفدی حزبیشی ناردووە لەگەڵ لایەنە سیاسەکانی بەغداد کۆبۆتەوە. لە کۆبنەوەکانیشدا تاکیدی لە جێبەجێکردنی دەستور کردوتەوە. یەکێتی هەوڵی داوە کە ئەگەر گرفت و گلەی و گازاندەیش لە نێوان هەردوو لا هەبێ لە عێراقا تا سەردەمی جەنابی مام جەلال ڕەنگە دەورێکی گرنگ و کاریگەرتری هەبوو لە کۆکردنەوەی عێراقیەکان و برایانی هەرێمی کوردستانە. ینی لەوەی لە ئاستی مستەوای سیاسیدا. بەڵام بەدواوە گرفتەکان زیاتر بوون و گەیشتە ئاستی ئەوەی کە ئەم حقوق و واجباتانە بەرامبەر یەکتر پێشێل بکرێ و هەروەها گرفتی زیاتریشی لێ بکەوێتەوە. ئەوە کە تەسەر بڕینی بودجەی هەرێمی کوردستان و زیاتر هاوکاری نەکردنی هێزی پێشمەرگە و جێبەجێنەکردنی بنوودە دەستوریەکان ئەمە وای کرد کە پەیوەندەکان چێتە ئاستێکی خراپە. یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ چوونی وایە بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێم و ناوەند دەستوری عێراق بکرێتە بنەما بۆ چارەسەرکردنی کێشەکان و هەموو لایەک پابەندی دەستور بن و ئەرک و مافەکان بەرامبەر یەکتر جێبەجێ بکەن. هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستان دەست پێشخەر بە بۆ دانیشتنەکانەوە وەفدی حکومی هەر بەشدار بە تێیدا ڕۆیشتێ و سەردانێکی دێەوە وەکو وەفدی حزبیش مەکتەبی سیاسی یەکێتی چەندین جار سەردانی حزب و لایەنە سیاسیەکانی بەغدای کردێ بۆ ئەوەی بتوانرێ ئەو کێشە و گرفتانەی کە ئێستا هەنە لە نێوان بەغدا و هەرێمی کوردستان چارەسەر بکرێت. تا ئێستا بەشێک لە کێشەکانی نێوان هەولێر و بەغداد چارەسەر نەکراون و وەکو خۆی ماوەتەوە. چەندین جار وەفدی باڵای حکومی و حزبیش سەردانی بەغدای کردووە بەڵام نەگەیشتون بە هیچ. لەم نێوەندەدا یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو حزبێکی خاوەن پێگە و جەماوەر لەسەر ئاستی عێراق بەردەوام تاکید لا گفتوگۆ و لێتەگەیشتن دەکاتەوە بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەولێر و بەغداد. هەڵگورد ئەحمەد کورساد نیوز هەولێر.